پاڵپشتی بەڕاتی گشتی کوشخاڵی سلێمانی و بە وەزارەتی کوشخاڵ سەرچاوەکانی ئەو 21 جوتیار لە سونەکەمان ئاسوودمەند بوونە بۆ چاندنی پەتاتە لەو سنوورەوە بنەتۆیان بە پاڵپشتی وەرگرتووە لەلایەن وەزارەتمانەوە ئەم بڕا کە لە 300 دوانما چێنراوە ئەم ساڵ تەوەقعەکەین 3000 بۆ 3500 تەن ئینتاجمان هەبێت لە سونەکە بەڵام بەداخەوەی کە جێی گرفتە ساغ نەبوونەوەی بەروبوومەکان لە بازاڕە بەهۆی ئەوەی کە لەم کاتەیە بەروبوومێکی زۆر لە بازاڕەوە ئەو سنفا کە چێنراون و سنفی باشن وای کردووە کە جوتیارەکان گلەیان هەبێت لەو نرخانی کە ئێستاکەدانراوە بەداخەوە نەبوونی بەڕات یەکێکە لە هۆکار سەرچەکان کە جوتیار ناتوانێت سوودی لێ وەربگرێت و ئەو بەرومی کە هەیەی تیا هەڵبگرێت نیمانە بەداخەوە